ماوەی 7 ساڵە حکوومەتی هەرێم بە نایاسایی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە. بەپێی دوایین بڕیاری حکوومەتیش لە ئەگەری دەستپێکردنەوەی پرۆسەکە پلەبەرزکردنەوە هەموو فەرمانبەران و مامۆستایان ناگرێتەوە. لەبەرزکردنەوە مافێکی ڕەوا و یاسایی فەرمانبەرانە و هەر 4 یان 5 ساڵ جارێک بە پێیاستی فەرمانبەرێتی دەبێ پلەکەیان بەرز بکرێتەوە. بە گوێرەی یاسای ڕاژەی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 و یاسای فەرمانبەرانی دەوڵەت ژمارە 22 ساڵی 2008 پلەبەرزکردنەوە مافێکی یاسایی و شەرعی فەرمانبەرانە کەچی حکوومەت بە نایاسایی ڕایگرتووە. لەکەیەوە حکوومەت پلەبەرزکردنەوەی ڕاگرتووە؟ بەدەر لە یاسا و بە پاساوی دابەزینی نرخی نەوت، هەروەها شەڕی داعش و نەهاتنی بودجە لە بەغداوە، حکوومەتی هەرێم لە ساڵی 2016ەوە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە. وەزارەتی دارایی با ڕێنمایی ژمارە 11 ساڵی 2016 پاڵپشت بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 56 لە 21/12/2015 بڕیاری داوە بە ڕاگرتنی پلەبەرزکردنەوە. بڕیاری حکوومەت و ڕێنمایی وەزارەتی دارایی بۆ ڕاگرتنی پلەبەرزکردنەوە نایاساین و هەر مافێک بە یاسا ڕێکخرابێت بە ڕێنمایی و بڕیار هەڵناوەشێتەوە. زیانەکانی ڕاگرتنی پلەبەرزکردنەوە لەسەر فەرمانبەران چەندە؟ لە هەرێمی کوردستان 1,270,000 موچەخۆر هەیە، لەو ڕێژەیەش 750,000یان فەرمانبەرن. لە بەدۆدەچوونێکی عومەر گوڵپیان دامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان وانگانە فەرمانبەران بەهۆی ڕاگرتنی پلەبەرزکردنەوە 50 ملیارد دیناریان لێ دەبڕدرێت. بەو پێش بێت حکوومەت لە ماوەی 8 ساڵی ڕابردوو زیاتر لە 4 تریلیۆن دیناری فەرمانبەرانی بەهۆی ڕاگرتنی پلەبەرزکردنەوە خواردووە. حکوومەت هەر ئەو زوڵمەی لە فەرمانبەران نەکردووە. لە ساڵی 2016ەوە 12 موچەی بەتەواوی نەداوە، هەروەها 34 موچەی بە پاشەکەوت کراوی و 10 موچەشی بە لێبڕینەوە دابەش کردووە. بەمەش کۆی قەرزی موچەخۆران لەسەر حکوومەت زیاتر لە 24 تریلیۆن دینارە. ئەگەر ڕاگرتنی پلەبەرزکردنەوەی بێتە سەر دەکاتە 28 تریلیۆن دینار. بۆچی حکوومەت جیاوازی لە نێوان فەرمانبەراندا دەکات بۆ پلەبەرزکردنەوە؟ لە سەرەتای ساڵی 2022 بە بڕیاری حکوومەت پلەبەرزکردنەوەی هێزە ئەمنیەکان و فەرمانبەرانی سێسەرۆکایەتیەکە دەستی پێکردوێتەوە. تەنیا فەرمانبەرانی ڕاژەی شارستانی و مامۆستایان لەو مافەیاساییە بێبەش کراون. وردەکاری نوێترین بڕیاری حکوومەت لەبارەی پلەبەرزکردنەوە چییە؟ بەپێی بڕیارێکی مەسرور بارزانی کە لە 26 دەی ئەم ساڵ دەرچووە، پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بە پێی لێهاتوویی پلەی وەزیفی چۆڵ و پێداویستی فعلی وەزارەت و فەرمانگە و دامەزراوەکان دەبێت. لە بڕیارەکەدا ئەوەش هاتووە لە هەر وەزارەتێک لیژنەیەک بۆ پلەبەرزکردنەوەی فەرمانبەران پێک دێت و هەر فەرمانبەرێک پلەبەرزکردنەوە بیگرێتەوە بۆ ماوەی 6 مانگ لەژێر چاودێری و ئەزمووندا دەبێت. ئەنجامی بڕیارەکەی حکوومەت ئەوەی لێ دەخوێنرێتەوە لەمە و دووە پلەبەرزکردنەوە هەموو فەرمانبەران ناگرێتەوە، لەسەر بنەمای شایستەیی و لێهاتوویی دەبێت. ئەمەش نیگەرانی لای فەرمانبەران دروست کردووە و پێیان وایە پلەبەرزکردنەوە لەسەر بنەمای حیزبی دەبێت و لە ڕابردووشدا ئەوانەی بەرپرسیارەتی گەورەیان لە وەزارەت و دام و دەستگاکان هەبووە لەسەر بنەمای شایستەیی نەبووە.